چەسپاندنی سیستەمی لامەرکەزیەتی ئیداری لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ماوەیەکە بە گەرمی قسەی لەبارەوە دەکرێت بە تایبەت لە سەردەمی قەیرانەکاندا کە بڕیاری کتوپڕ و بەپەلە پێویست دەکات لە ئێستاشدا بە گونجاو دەزاندرێت سیستەمەکە لە پێناو کار ئاسانی بۆ هاوڵاتیان و باشتر بەڕێوەچوونی کاروبارەکان هەرچی زووە کاری لەسەر بکرێت و جێبەجێ بکرێت. خەلەلەکە لە عەقڵێتی سیاسی و عەقڵێتی بەڕێوەبردنی دام و دەستگاکانی حکوومەتە. عەقڵێتەکە نەگەیشتووەتە ئەو کامڵبوونە معنای لامەرکەزیەت بزانێ لە ڕوانگەیەکی زانستیەوە. تاکو ئەم لەحزەی کە من و تۆ قسەی تیاکەین ئەوە لە ساڵانی 92ەوە چەندەها جار مقابلەمان کردو لەسەر ئەم لامەرکەزیەتە. لامەرکەزیەت بنەمای خۆی هەیە، ئەبێ ئەو بنەمایانە دابینیکەین اینجا ئەتوانی لامەرکەزیەت بکەین. یەکەمیان عەقڵێتی لامەرکەزیەتی ئێمە ئەگەر ئێمە لامەرکەزیەتمان بەنیە ئەیکین بە بەڕڵایی ئەیکین بە با بڵین هەڕەمەکی هەچ شتێک بە دڵمان بێت و سەر و خۆم ئەوەی لە کورسێکا دایناوم تەنفیزی ئەو ئەوامراکەم بەر ئەمە نابێت. دووهەمیان ئەو کەسانی کە دانراون لە پۆستەکانە زۆری نێیان ئەزمموی کارگێڕیان نەبووە کە ئەزمموی کارگێڕیان نەبوو خراونەتە ناو ئەو پۆستەوە شێوازی کارگێڕیان نەزانێت چۆن بیکەن کە نەزانێت شێوازی کارگێڕی چۆن بکات و نەزانێت چۆن سەرچاوەکانی کارگێڕی بەکاربێنێ ناتوانێت جێبەجێ لامەرکەزیەت بکەین. پەیڕاوکردنی سیستەمی لامەرکەزیەت بە واتای شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان دێت لە وەزارەتەکانەوە بۆ قەزا و ناحیەکان و فەرمانگەکانە بۆ ئەوەی مدیرنەحیە و قایمقامەکان بتوانن لە شوێنەکانی خۆیانەوە کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکەن و نەگەڕێنەوە بۆ پارێزگاکان. لە ماوەی ڕابردووشدا ڕێکخراوە حکومیەکان چەند پرۆژەیەکی پێشنیازکراوی لامەرکەزیەتیان خستە ڕوو بەڵام حکومەت کاری لەسەر نەکردووە. وەکو ئەرێک ئەرشی دوو دەسەڵاتە، ئەرشی دەسەڵاتی یاسادانانە ئەو یاسایانە چاک بکات کە پەیوەندی ڕاستەوخۆی بە بەرسیستەمی بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە. دووەمینیان ئەرچی دەسەڵاتی جێبەجێکردنە کە بەپێی یاسا ئەو دەسەڵاتانی کە بیدراوە کە خۆی لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و دوجار وەزیرەکان نابینێتەوە ئەم دەسەڵاتانە دابەشکن هەمووی کۆنەکەنەوانێت لە ژوورەکەی خۆیانە و لە ئۆفیسەکەی خۆیانە بەڵکو بەپێی ئەخساسی بەپێی ئەوەی کە چەند ئیمکان هەبێت دەسەڵات دابەزێنن بۆ بەڕێوەبەرە گشتەکان و بەڕێوەبەرە گشتەکان بۆ بەڕێوەبەرەکان تاوەکو بتوانێت کەمترین ئیشە استراتیجی و زۆر گەورەکان بگەڕێتەوە بۆ ناوەند و بۆ ئەنجومەنی وەزیران. لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکاندا کە 2009 لە پەرلەمانی کوردستان پەسەندکراوە دەسەڵاتی لامەرکەزیەتی ئیداری بە پارێزگاکان درراوە. هاوکات لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمیشدا جەخت لە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان کراوەتەوە بەڵام تا ئێستا ئەو دەسەڵاتە وەک پێویست بە پارێزگاکان نەدراوە. هەر بۆیە لە زۆرینەی بڕیار و ڕاستپاردەکاندا دەبێت پارێزگاکان بۆ حکوومەت بگەڕێنەوە کە بەم هۆیەوە دیاردەی ڕۆتین زیاتر بووە و ئیشوکاری هاوڵاتیانیش خاو بۆتەوە. ڕەمیال عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.